بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ماوسانی بەڕێز یاخوا بەخێر بێن هەموو لایەک بە ئینجازەی مامۆستایان لە خزمەتتان نابین بۆ پێشکەشکردنی ئەم بابەتە کە بانگەواز چییە و چی ئەنجامی دەدات. دعوە لە ڕووی ئیستیلاحیەوە کۆمەڵە پێناسەی زۆری بۆ کراوە، بەڵام چەند پێناسەیەکم هەڵبژاردووە لەوانە وتراوە: هي إبلاغ الناس دعوة الإسلام في كل زمان ومكان بالأساليب والوسائل التي تتناسب مع أحوال المدعوين. بە کوردیەکەی وتراوە گەیاندنی بانگەوازی ئیسلامی بە خەڵکی لە هەموو کات و شوێنێکدا بە شێواز و هۆکارێک کە گونجاو بێت لەگەڵ حاڵی خەڵکەکەدا. و کۆمەڵە پێناسەی تریش، بەڵام ئیکتیفا ئەکەین بۆ پێناسەیە کە بانخواست کە ئەوێ پەیامی ئیسلامی بگەێنێ بە خەڵک بە هەموو ئەو شێوازانەی کە هەموو ئامرازانەی کە لە بەردەستین و بە دڵسۆزی و بە لێبڕان و بە لێهاتووی بۆی کەوا بگاتە بانگەواز کراو. ئەنواعی دعوە هناك دعوة عامة، هەندێک دعوە هەیە دعوەی گشتیە، وەکو محاضرات، وەکو ئەو دەرس و وەکو نامیلکە و کتاب و ڕۆژنامە و بە کاسێت و بە ڤیدۆ و لە ئیذاعە و لە تەلەڤیزۆنەکانەوە، ئەمانە پێی ئەوترێت دعوەی عامە. ئەمانە بانگەوازێکن بە شێوەیەکی گشتی بانخواست پەیامێک ئاراستەی سەرجەم مسڵمانانەکە کە پەیامێکی پێیە، کەواتە ئەم دعوەیە لەگەڵ دعوەی فەردیە جیاوازیەکەی ئەوەیە دعوەی فەردی هەندێک جار ئەچێتە چوارچێوەی کاری پەروەردەییشەوە. دعوەی فەردی ئەوەیە کە هیچ ئەهەمیەت و کاریگەریەکەی کەمتر نییە لە دعوەی گشتی، لەوەیە زۆر جار کارکردن لەسەر فەردێک ئەو فەردە پێ بگەێنێ. زۆر جار مامۆسایانی ئێمە، مامۆسایانی بەڕێزی ئێمە لە حوجرە کاریان لەسەر یەک تفەقیە کردووە، کاریان لەسەر 2 قوتابی کردووە، لەسەر 3 قوتابی کردووە، دوجار ئەو قوتابیانە پێگەیشتون بوون بە سەدەقەیەکی نەبڕاو و جاریە بۆ هەموو ئوممەت. کەواتە دعوەی فەردی ئەوەیە کە ئەم مامۆستایە، ئەم بانخوازە، ئەم پەروەردەکارە کاری لەسەرەکە و لەگەڵی تێکڵاوی دروستەکە بەردەوام ئەیەوێ ڕنگدانەوەی لەسەر دروستکە ئەو پەیامی پێ بگەێنێ. زۆر جار ئەچێتە کاری پەروەردەییشەوە. کێ بانگەواز دەکات؟ بێگومان پێغەمبەران سەلامی خوایان لێبێ ئەرکی بانگەوازیان هەڵگرتووە. لە نێو بانگەوازە ڕەدی شوبهاتیان داوەتەوە و خەڵکیان لە بەندایەتی ڕزگار کردووە و ئیقامەی حوجیان لەسەر خەڵک کردووە و موژدەیان داوە و خەڵکیان ترسانوە. وەکو خوای پەروەردگارە فەرمێ: قال موسى يا فرعون إني رسول رب العالمين هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. رد الشبهات عن دعوته: ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك هتاك وتعيك ياخذ هاتون بو أويكوا داد قريب تسبيانا لسر زويدا أو فرمي: يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق. هاتون بويكوا حكمي خواي فرقار بيادب كان لمسر زويا. هاتون بوي ئیسلام، هاتون بۆەوەی کەوا ئەو ئیسلامی کە هاتووە بۆ مرۆڤایەتی لە ڕووی حکم و لە ڕووی دادوەری لە نێو خەڵکیە بەرجەستەی بکەن. هاتون مژدە بدەن بەوەی کەوا ئەم ئیسلامە بەرجەستە ئەکا هەم لە خۆیە، هەم لە وڵاتیە، هەم لە خێزانیە، هەم لە گەڕەکیە. یا ئەیوهە النەبی ئینا ئەرسەلناکە شاهیدە ومبەشیرە ونەذیرە. پاشان لە دوای پێغەمبەران سەلامی خوایان لێبێ گەورەترین شەرەفە بۆ ئەوانەی کەوا زانان، بۆ ئەوانەی کەوا بە شەریعەتی خوای پەروەردگار ئاشنان و زاناییان هەیە بە شەریعەتی خوای پەروەردگار. کەواتە ئێستا پێغەمبەران نەماون سەلامی خوایان لێبێ ئەرکی زانایانە کە ئەو ڕۆڵە ببینن، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: أكرموا العلماء فإنهم ورثة الأنبياء.
ڕێز لە زانایان بگرن لەبەرەوەی ئەوان میراتگیری پێغەمبەرانن سەلامی خوایان لێبێ وەکو وتراوە العولەماء وەرەثەة الأنبیاء ئەوی شەر حەدیثە کەواتە زانایان ئەم ئەرکە ئەم ڕۆڵە ئەبینین لە دوای پێغەمبەران سەلامی خوایان لێبێ کەواتە هەر کەسێک بە ئەندازەی ئەوەی کە ئەو عیلمەی کە پێیەتی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە لە منەوە بیگێنن ئەگەر ئاەتێکیش بێ کەواتە شەرت نییە ئەو کەسە زۆر شارەزا بێ زۆر زانا بێ اینجا دەعوە بانگەوازکە بەڵام مەرجە ئەو بانگەوازەی ئەیکا ئەو ئاەتی کە ئەیگەیەنێ تەفسیری ئەو ئاەتی ئەیکا شارەزا بێ لە تەفسیری ئەو ئاەتە شارەزا بێ لەو حەدیثە ئەو حەدیثە ضعیفە یان صحیحە ئەو حەدیثە هی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا هەڵبەسراوە شارەزا بێ بە واقع شارەزا بێ بە حاڵی مەدعوو ئەوەی کە بانگیەکە چێ بانگەکە چی پێویستە یعنی ئەوەندە شارەزایی هەبێ واجبە لەسەر ئەو کەسە ئەو دەعوەیە بکە بەڵام بەو ئەندازە عیلمەی کە خۆی نابێت تەجاوزکە لەوەی کەوە ئەگەر عیلمی ئەو نییە و کە لەباریان نییە پاشان دێنە سەر خاڵێکی زۆر گرنگ هەڵگرانی چۆنن ئەو کەسانی کەوا صفاتی داعی کاریگەر ئەوانەی کەوا دەعواکە نەبێت چۆن بن یەکەم خاڵ ئەبێ ئیمانێکی قوڵی هەبێ بەوەی کەوا دەعوی بۆکە ئەبێ باوەڕی بەو دەعوەیە هەبێ خۆی ئەبێ پێی وابێ کە ئەوەی بۆی بانگەکە لە دڵیەوە بێ وەکو خوای پەروەردگار بە یەحیا فەرمێ سەلامی خوای لێبێ یا یەحیا خوذی الکتابە بقووە کەواتە ناکرێ ئەو کەسەی کەوا دەعوەکە قەناعەتی بە دەعوەکە نەبێ یاخود لاواز بێ پێی پاشان پێویستە پەیوەندیەکی تند و تۆڵی هەبێ لەگەڵ خوای پەروەردگار کە ئەمەش دوجار لە بەرهەمی ئیمانە کۆمەڵێک لقوپۆپی لێبێتەوە یەکەم خاڵ مامۆستایان بێگومان معلومی هەموو لایەکتانە قورئان خاڵی نییە هەر بابەتێ باسەکە لە باسی ئیمان و دوجاریش بەرهەمەکانی ئیمان ئیخلاسە هیچ کارێک ئێمە ناتوانین ئەنجامی دین بەبێ ئەوەی نێتی خۆمان پاک بکەین و نێتی خۆمان ساغ بکەینەوە چونکە بەرەکەتی نابێ و لە دنیا بەرەکەتی نابێ لە لای خوای پەروەردگاریش قبوڵ نابێ کەواتە ڕەنج و خەسار ئەبین بۆیە خاڵی یەکەم پێویستە چیمان هەبێ ئیخلاسمان هەبێ و نێتی خۆمان پاکەینەوە ئەم نیەتەش زۆر جار تێگەچێ جاری وایە لە سەرەتاوە داعی بانخواست پەروەردەکار نیەتی ساغە نیەتی باشە بەڵام دوجار بەوەی کە بە شان و باڵیا هەڵەدەن و بەوەی کەوا خەڵک خۆشەویستی بۆ دەرەبڕێ و پێوتری عالم و پێوتری زانا و کۆمەڵێ ئاستەنگ دێتە بەردەمی بۆی هێنێتی لێ تێکچێ کۆمەڵێک تەرغیب و تەرهیب دێتە بەردەم ئەو کەسە بۆیە بەردەوام پێویستە بانخواست پەروەردەکار نێتی خۆی صاف کاتەوە پاشان خوای پەروەردگاری زۆر خۆش بێ دەسەڵاتی خوای پەروەردگار هەمیشە ئەو لە بەرچاوی بێ وەرە بەراورد ناکرێ بە دەسەڵاتدارانی دنیا بەراورد ناکرێ بە خەزانەدارانی دنیا بەراورد ناکرێ بە پارەدارانی دنیا هەمیشە چاومان لە پاداشتی خوای پەروەردگار بێ خوای پەروەردگارمان خۆش بوێ پاشان هیچ لەمانە بەبێ سەبر نابێ ئەمانە کۆمەڵێک خاڵی گرنگن لە هەموو پرۆسەیەکی ژیانی ئێمە پێویستمان پێێتی ئیمان بەخوا کە فەرعەکانی ئیخلاسە خۆشەویستی خوایە پاشان سەبر و ئارام لەسەر ئەو کارێکەوە ئێمە ئەنجامی ئەدەین پاشان صدق کە ئەمیش هەر لقوپۆپی ئیمانە وەکو تراوە ئوصدق الله یصدقکە ئەوە ئێمەین ئەبێ ڕاستکەین ئەگینا ڕاستی لە خوای پەروەردگارە گومانی تیان نییە کەواتە ئەرکی ئێمەیە کەوا ئەبێ زوو خۆمان بە خۆمانە بچینەوە تەفتیشێکی خۆمان بکەین پشکنینێکی خۆمان بکەین ئایا ئێمە ڕاستەکەین لەگەڵ ئەو بانگەوازەیەکەین کە ئەمە ڕۆژانە پێویستمان پێیە بۆ هەموو وتارێک بۆ هەموو دەرسێک پێویستمان پێیەتی ئەگەر بۆ خوامان نییە بانەیکەین کە صدق لەگەڵ خوا پاشە صدق لەگەڵ خەڵک ڕاستی لەگەڵ خەڵک صدق لەگەڵ نەفسی خۆمان ئایا چەند نەفسی خۆمان حەزی بە ئەو پەیامانەیە چەند نفسی ئێمە حەزی بەوەیە کە ئەم حەدیسە باسکەین نفسی ئێمە حەزی بەوەیە کە ئەم قسانە بکەین ئەم مەجلیسە چی هەڵەگرێت چۆن هەڵەگرێت نەفس حەزی لێ لە هەموو شتێکا پشکی هەبێ
قورسترین شت بووە لەسەر مامۆستایان لەسەر بانخوازان. خەڵکی عەوام ئەم مشکلەی نییە، چونکە خەڵکی عەوام ئەم کێشەی نییە، کێشەی نەفسی کەمترە. ئەو کەسەی کە دەرەکەوێ، ئەو کەسەی کە ناوبانگێکی هەیە، ناونیشانێکی هەیە، ئەوانە گرفتی کێشەی نەفسیان زۆرە. بۆیە زۆر جار زانایان ئەفەرمون ضرور نییە، گرنگ نییە بۆ کەسێک کە عەوامە، کە کابرا هیچ منافسێکی نییە، هیچ دەرکەوتنێکی نییە، بێی باسی ئەوەندە باسی ئیخلاس و ئەوەندە قاڵبوونەوە لە مەسەلەی حەڵی نەفس و ئەوانەی بۆ بکەیت. بۆیە ئەوەی کە گرنگە خەڵکێک کە خوای پەروەردگار حورمەتی لێ ئەگرێ، پارەی پێئەدا، ماڵی پێئەدا، جاه و ناونیشانی پێئەدا، ئەوە گرنگە هەمیشە شەڕی بێ لەگەڵ نەفسی خۆی، بەشی نەفسی خۆی لە دەعو بانگەوازەکە دەرکات دەرەوە، بەڵکو خالیسەن مخلیسەن بۆ خوای پەروەردگاری بێ. بەڵێ پاشان العلم والبصيرة، زانیاری و بەرچاوڕوونی. لەبەروی خوای پەروەردگار فەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، هیچ کات وەکو یەک نییە، کەسێک کە شتێک ئەزانێ و کەسێک کە شتێکی تر نازانێ. العلم بالعمل والاستقامة في السلوك، ئەمە زۆر گرنگە کە ئەمە گلەیمان زۆر لێکرێ. هەرچەند ئەمە بۆ مەدعو، بۆ ئەو کەسەی کە بانگەکرێ، بۆ ئەو کەسەی پەروەردە ئەکرێ، ئەمە نابێتە بەڵگە و حوجە، بەڵام بۆ ئێمە زۆر خەتەرە کاتێکە خوای پەروەردگار فەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون، ئەی ئەوانی باوەڕتان هێناوە، بۆ ئەوەی ئەیڵێن بۆ خۆتان جێبەجێ ناکەن، کەبوڕە مەقتەن، زۆر گەورەیە لای خوای پەروەردگار ئەوەی کە عند الله أن تقولوا ما لا تفعلون، کە ئێوە شتێک ئەڵێن و بۆ خۆتان ئەنجامی نادەن. ئەمە خەتەرێکی گەورەی بۆتە پاساو بۆ ئەو کەسەشی کە بانگەکرێ و کەسەشی پەروەردە ئەکرێ، پاساوێکە بەدەستێەوە ئەڵێ اینجا خۆ مامۆستا خۆی کە بانخوازە، مامۆستا خۆی کە پەروەردەکارە، بۆ خۆی جنێو ئەدا و بە ئێماڵە جنێو مەدە. مامۆستا بۆ خۆی ئێتە چ خوشکە چ برایە، بۆ خۆی ئەو سیفەتەی تیا نییە کە بە ئێماڵێ ئەو سیفەتە لە خۆتا بێنەدی، یاخود تەرکی بکە، بۆ خۆی تەرکی نەکردووە. کە ئەمە زۆر گرنگە ئێمە خۆمانی پێوە پابند بکەین، پاشان ئەو بانگەوازە ئەنجام بدەین. بەڵێ الوعي الكامل، بەڕاستی پێویستە هۆشیارەیەکی تەواومان هەبێ. هۆشیاری تەواو بە چی؟ هۆشیاری تەواومان هەبێ بە دەعوە، هۆشیاری تەواومان هەبێ بە حاڵی مەدعو. ئێمە کاتێکەوە کەسێک ئەمانەوێ مەجلیسێک لە شوێنێکە لە کاتێکە ئەمانەوێ بابەتێک باز بکەین بۆ خەڵکە، ئایا ئەو بابەتە بۆ ئەو شوێنە زەرورە؟ ئایا ئەکرێت لە قەبرستان باسی بابەتێ بکەی پەیوەندی بە مردن و پەیوەندی بە قیامەتەوە نەبێ؟ ئایا ئەکرێت لە مەجلیسێکی شیرینی خواردنەوە بابەتێکی کۆمەڵایەتی و خزم پەیوەست بە خزمایەتی باز نەکەی، بچی بابەتێکی تر باسکەی کە ئەسڵەن خەڵکیەکە لە ئەو خەڵکەی کە کۆبوونەتەوە بۆ مناسەبەیە و ئەو ژینگایی ئەی خوازێ ئەو لە دۆڵێک بێ، ئێمە لە دۆڵێکی تر بین، بابەتەکە زۆر نابێ نەک دوور نەبێ، بەڵکو بێ پەیوەست بێ بەو ژینگەیەوە بە حاڵی ئەو بانکراوە کە ئێمە بانکی ئەکەین، ئەمانەیە پەیامێکی پێ بگەێنین. پاشان بە حاڵی نەفسی خەڵکەکە، ئەو خەڵکە حاڵەتی نەفسی و دەرونی چۆنە، چی ئەخوازێ، چی پێویستە. ئەمەش زۆر گرنگە کە بانخواز ڕچاوی بکات.